بیرێکی ئاوە لە یەکێک لە گوندەکانی سلێمانی وشک بووە و بەهۆی کەمبارانیەوە لەم ساڵدا نەژیاوەتەوە. بەهۆی قەدەغەکردنی لێدانی بیری قوڵەوە ئەم جوتیارە بە دەبە ئاو بۆ کێڵگەکەی دەبات یان بە تانکار ئاوی بۆ دەکڕێت. بەڵام بەم حاڵەشەوە نەیتوانیوە بە تەواوی دار و نەمامەکانی لە وشک بوون بپارێزێت. حەزەکەن بە یاسایی بیر دەرچێت و بیرێک لێ بین و ئاوی ئەو دار و درەختەی پێ بین و زۆربەی بیرە دەستەکان هەمووی وشکی کردووە. ئێستا حالیان ئەم بیرانەی ئەم دیاودیومان ئاویان تیان نیە، زۆربەی بە تەنکەری ئاوی بۆیێنێ. سیانزەی ئەم مانگە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بڕیاریدا ئەو هاوڵاتیانەی کە بۆ باخەکانیان پێویستیان باڵکەندنی بیرە مۆڵەتی هەڵکەندنی بیری قوڵیان پێ بدات. بەو مەرجەی بیرەکە بۆ کردی ئاژەڵداری و کشتتوکاڵی بێت و باخەکەش لە 5 دۆنم کەمتر نەبێت. بەڕێوەبەری ئاوی ژێرزەوی سلێمانیش بیر لێدانی نایاسایی بە هۆکاری کەمبوونەوەی یەدەگی ئاوی ژێرزەوی دادەنێت. دابەزینی ئاو زیادە ڕۆیەکانی بەکار هاوڕینی ئاوی سەرزەوی و ئاوی ژێرزەویە لە چەند ساڵی ڕابردوو کە تەنەها کتابمان هەیە هاوارمان لەسەری کردووە ڕێنمایەکان بگۆڕن یاسای پاراستنی ئاو دەربکەن بۆی بتوانن ئجرعات بکەن پۆلیسە بێ ئجرعات بکات پۆلیسی دەست بەستراوەتەوە لە بەرنەبوونی بودجا لە بۆری ئەو کۆمەڵێک مەسائلی زۆری تیا هەیە. زیادەی ئەوە بەڵێ بۆتە هۆی دابەزینی ئاو. هەرچەندە بەشێک لە گەڕەکانی سلێمانی بەردەوام کێشەی کەم ئاویان هەیە بەڵام بڕیارەکەی ئەنجومەن بۆ هەڵکەندنی بیر ناو گەڕەکەکان ناگرێتەوە و تا ئێساش ڕێگە باڵکەندنی بیر نادرێت لە ناو گەڕەک و ماڵەکاندا. دا بە بیرەڵکردن کێشەی ئاوی پارێزگای سلێمانی بۆ خواردنەوە چارەسەر نابێت. ئەبێ و پرۆژە پشتگیری کە بۆ خەتی دوکان سلێمانی و پرۆژەیە تاوا بێ وەختە هاوڵاتی وشکە ساڵی بێ وشکە ساڵی نەبێ. ئاوی دوکان بە شێواکە کە خەڵک کەم ئاو نەبێت. لە سلێمانی نزیکەی 10,000 بیری یاسایی و 25,000 بیری نایاسایی هەن. 1300 ئامێری هەڵکەندنی بیری نایاساییش دەستی بەسەردا گیراوە. ئاستی ئاوی ژێرزەویش لە بەشێک لە پارێزگاکە بۆ نزیکەی 100 مەتر دابەزیوە. لە کاتێکدا حکوومەت هاوڵاتی ناچار دەکات بۆ هەر پرۆژەیەکی ئاودەری یاخود کشتتوکاڵی ئەگەر بیرێک هەڵبکەنێ دەبێ ڕێکاری یاسایی و ڕێگای چەندین فەرمانگا بگرێتە بەر. لە بەرامبەردا بەشێک لە هاوڵاتیان گلەی ئەویان هەیە کە بەرپرسان بۆ باخوفێلەکانیشیان بە هەر ئەندازە و هەر قوڵیەک بیانەوێ بیری خۆیان هەڵدەکەنن و ناگەڕێنەوە بۆ هیچ یاسایەکیش. گۆران لوقمان NRT سلێمانی.